سڵاو لە خوشکان و برایان، هیوادارم هەمووتان باش بن. جەژنی زیندووبوونەوەی مەسیحتان پیرۆز بێ. ئەمڕۆ جەژنی زیندووبوونەوەی مەسیحە. هیوادارم جەژنێ بێ پڕ لە خێر و بەڕەکەت. لە مەتا بەشی 28 ئاەتی 1 تا 20 باسی کردووە. دوای شەمە لە بەرەبەیانی یەکەم ڕۆژی هەفتەدا مەریەمی مەجەدەلی و مەریەمەکەی دیکە هاتن تەماشای گۆڕەکە بکەن. لە ناکاو بۆمبەلەرزەیەکی بەهێز ڕوویدا، چونکە فریشتەیەکی یەزدان لە ئاسمانەوە هاتە خوارەوە. چوو بەردەکەی گلۆر کردەوە و لەسەری دانیشت. ڕوخساری وەک بروسکە وابوو، جلەکانی وەک بەفرسپی بوون. پاسەوانەکان لە ترسی ئەو لەرزینوە وەک مردویان لێ هات. بەڵام فریشتەکە بەژنەکانی گوت مەترسن، چونکە دەزانن بە شوێن مەسیحی لە خاجراو دەگەڕێن. ئەو لێرە نییە، وەک خۆی فەرمووی هەڵستێنراوەتەوە. وەرن سەیری ئەو شوێنە بکەن کە لێی درێژ کرابوو. خێرا بڕۆن و بە قوتابەکانی بڵێن ئەو لە نێو مردووان هەڵستێنراوەتەوە. پێش ئێوە دەچنە جەلیل، لەوێ دەیبینن. ئەوە تا پێم گوتن. ئەوانیش خێرا لە لای گۆڕەکە ڕۆشتن. بە ترس و خۆشیەکی گەورەوە ڕایان کرد، تاکو هەواڵ بدەنە قوتابەکانی. ئەوە بوو مەسیح تووشیان هات. سڵاو، ئەمانیش چوونە پێشەوە. پێی مەسیحیان گرت و کوڕنووشیان بۆ برد. مەسیح پێی فەرموون مەترسن، بڕۆن بە باوەڕداران بڵن با بچنە جەلیل، لەوێ دەمبینن. کە دەڕۆشتن، هەندێک لە پاسەوانەکان هاتنە ناو شار و ئەوەی ڕووی دابوو بۆ کاینانی باڵایان گێڕایەوە. ئەوانیش لەگەڵ پیران کۆبوونەوە و ڕاوێژیان کرد. زێوێکی زۆریاندایە سەربازەکان و گوتیان بڵێن کاتێ ئێمە خەوتوبین قوتابەکانی لە شەودا هاتن و دزیان. ئەگەر ئەمەش لە لای فەرمانڕەوا بیسترا، ئەوە ڕازی دەکەین و لە گرفتەکە دەتانپارێزین. ئەوانیش زێوەکانیان وەرگرت و چۆن فێرکران وایان کرد. ئیتر ئەم قسەیە هەتا ئەم ڕۆژ لەنەو جوولەکەکان دابڵاو بووەتەوە. ئیتر 11 قوتابەکە چوونە جەلیل بۆ ئەو کێوەی مەسیح فەرمانی پێدا بوون. کاتی بینیان کردنوشیان بۆ برد، بەڵام هەندێکیان گومانیان کرد. مەسیح لەیان نزیک بووە و قسەی بۆ کردن. هەموو دەسەڵاتم لە ئاسمان و لەسەر زەوی دراوەتێ، کەواتە بڕۆن هەموو نەتەوەکان بکەنە قوتابی، بە ناوی باوک و کوڕ و ڕۆحی پیرۆز لە ئاویان هەڵبکێشن. فێریان بکەن باکار بکەن بە هەموو ئەو شتانەی کە ڕام سپاردوون. دڵنیا بن من هەموو ڕۆژێک لەگەڵتانم هەتا کۆتایی زەمان. ئەمین. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەت دابن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.